كاي إبراهيم سلااو لێبێت ئاگرەکە لە کەیەوە دروست بوو زەرور زیانەکانتان چەندن؟ ئێمە خۆی بەڕاستی دەوامان ساعت 7:30 تەمان حرسی دائیمیمان هەیە بەس مەجموعەتمان دێن بەیانیان زوو لە بۆ ناخواردن لە دەرێ ناستە ناو مەخزەنی بەڵام مۆلیدەشیان پێکردی ئەو کاتی کە باز دەکەن لە دەوری هەفتی دەقەیبی ئەوها حادسەکە ڕوویدایە. وڵی حەسەبەوەی لە محاسبی پرسیارمان کردیە تقریبا 10 ملیۆن دلار لەبەرەوەی موادی زۆر گران بەهای تێدایە. کارەکانی بەرگری شارستانی چۆن هەڵە سەنگێنن ئەوان کەی گەیشتنێرە؟ بەڕاستی سوپاسی هەر هەمیان دەکەین لەبەرەوەی کە من صاحب ماڵم کە هاتم ئێرکوانە هەموو لێرکوانە بوون کەس تەخسیری نەبووە هەموو چینەکان سوپاسی هەر هەمیان دەکەم لە ئەلفیە تا یانی ئیترەوەی کەش قەدەری خوای گەورە الحەمدلله لە خوای بەزیادی کەس بریندار نییە کەس نەمردیە لە خوای بەزیادی الحەمدلله نانە الحەمدلله کارمەندەکانمان هەموو سەلامەتن لە خوای بەزیادی الحەمدلله. بەڵێ حرەسشمان هەبووە. ئەویش تقریبا ئەو دەرچووە چی ئەو جەماعەتە دەنلی وەردەگرنەوە بەڕاستی ئەو دەرچووە پاشانەوە شەڕوویدایە. سپاس دەکەم.